كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا، بسنته انجلى نوري لهدي الحق أرشدنا. كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا. بسم الله الرحمن الرحيم. خدای گەورە دەستور و یاسایەکی بڕاوەی دانا و دەفەرمی هەر کەسێک بەردەوام بێ لەسەر کار و کردەوە و باوەڕ ئەوە خدای گەورە نە لە دنیا نە لە قیامەت هیچ خراپە و ناخۆشیەکی بەسەر ناینێ. دەفەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. فەرمی ئەو کەسانەی کەوا دەڵێن باوەڕمان بە خدای گەورە هینایە، باوەڕی تەواو و بەڕاستی بە خدای گەورە دەهێنن و لەسەر ئەو باوەڕیان بەردەوام دەبن، خۆڕاگر دەبن، باوەڕەکەیان دەچەسپێ هەتا ئەو کاتێک کە دەمرن مەلایکەتەکان دادەبەزن لە کاتی مردن مژدەی ئەوەی پێدەدەن ئەللا تەخافوا ولا تەحزەنوا، نەبترسێ نەغەمگین بە. زانایان دەفەرمون خەوف لە بۆ داهاتووە، لە بۆ مستەقبەلیان، چونکە ئینسان ئەو کاتەی لە سەرەمەرگدایە لە داهاتووی خۆی لەوەی کەواچی بەسەردێ و سەرنجامی چی دەبی لە قیامەت ترسی هەیە، پێی دەڵێن ترست لە داهاتووی خۆت نەبێت و ولا تەحزەنوا. و هەروەها مرۆڤ لەوەی کەوا لە ڕابردووە یان لە ماڵ و منداڵی غەمگینە غەمبارە لەبارەی ئەو کار و کردەوانەی پێشتر کردیتی سەرنجامیان چ دەبی لەبارەی ماڵ و منداڵی چیان بەسەردێ لە دوای خۆی، دەفەرمێ هیچ غەمگینی ئەوانەش مەبە، خدای گەورە هەر هەمووی بە ڕەحمی خۆی بە ویستی خۆی لە بۆ جێبەجێ دەکاتن. کەواتە ئیستیقامەگرتن و بەردەوامی و خۆڕاگربوون لەسەر ئیمان گەورەترین کارە کە ئینسان پێی هەڵبستیتن لە بۆ ئەوەی لەسەر ئیمان بژیە و لەسەر ئیمان بمرێ. وەکو خدای گەورە لەسەر زاری ئیبراهیم عەلەیهی سەلام کەوا ئامۆژگاری نەوەکانی دەکرد دەفەرموو فەلا تەموتن إلا وأنتم مسلمون، نەمرن ئەگەر بە موسڵمانی نەبی. مانای چییە؟ ئینسان نازانی کەی دەمریتن، کەواتە پێویستە هەموو دەمێ لەسەر ئیسلامەتی و لەسەر ئیمان بەردەوام بین. مردن لە ناکاو پێمان دەگا ئێمە لەسەر ئیمان و لەسەر ئیسلامەتی بمرین. ئەو هۆکارانەی کەوا یارمەتی ئینسان دەدەن بۆ ئەوەی بەردەوام بی لەسەر ئیمان و بیر و باوەڕ، یەکەمینیان هۆکاری ئەوەیە کە ئیستیغفار بکە، ئینسان زۆر داوای لێخۆشبوون لە خوای گەورە بکە و بگەڕێتەوە لای خوای گەورە، چونکە ئینسان مەحاڵە لەو ژیانی دنیای ئیلا تووشی کەم و کوڕی تووشی گوناح و تاوان هەردەبی، بەڵام ئەگەر زوو گەڕایەوە سەر ڕێگای ڕاست، زوو هاتیەوە سەرهێڵی ڕاستەقینەی ئیمان و باوەڕ و نزیکبوون لە خدای گەورە، ئەو کاتە دەتوانی بەردەوام بی لەسەر ئەو ڕێگایە بڕۆی. لۆی خدای گەورە لە قورئانی پیرۆزدا ڕەبتی لە نێوان داوای لێخۆشبوون و تەوبەکردن لەگەڵ ئیستیقامە کردووە. دەفەرمێ فاستقم كما أمرت ومن تاب معك ولا تطغوا. دەفەرمێ ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆڕاگر بە هەر وەکو فەرمانت پێکرا و ئەوانەی کەوا تەوبە و داوای لێخۆشبوونیشیان لەگەڵەتەوە کردووە. و هەروە لە شوێنیت کە دەفەرمێ فاستقیموا إليه واستغفروه، خۆڕاگر و بەردەوام بن لەسەر ئەو دینە لە پێناوی خدای گەورە و داوای لێخۆشبوونیش لە خدای گەورە بکەن. و هۆکارێکی تری یارمەتی دەر بۆ خۆڕاگری و ئیستیقامە دوعا و پاڕانەوەیە لە خدای گەورە و هەمیشە داوا لێکردنی تێ کە خوای گەورە لەسەر ڕێی ڕاست بەردەواممان بکە، هەر وەکووە لە هەموو نوێژەکانمان لە هەموو ڕکعاتەکانمان دووبارە دەکەینەوە و داوا لە خوای گەورە دەکەین اهدنا الصراط المستقیم، خوای گەورە لەسەر ئەو ڕێگایە ڕاستە بەردەواممان بکەی و هیدایەتمان بدەی لە بۆ ئەو ڕێگایە ڕاستە. دوعا و پاڕانەوەش هۆکارێکی یارمەتی دەرە بۆ بەردەوامی. و یەک لە هۆکارەکانی تریکەوە یارمەتیمان دەدا بۆ بەردەوامی و خۆڕاگری بە خۆداچوونەوە و محاسبەکردنی نەفسە. ئینسان تووشی هەڵە و کەم و کوڕی تووشی لادان دەبی، ئەگەر زوو زوو بەرنامەدا بنێ و لەگەڵ خۆی دابنیشی و محاسبەی کار و کردەوەکانی خۆی بکە، ئەوە دەتوانێت خۆی ڕاز بکاتەوە و دەتوانێت خۆی ببینێ کە لە کوێیە و دەیەوێ بەرەو چێ بچیتن. بەڵام ئەگەر ئاگاداری ئەوە نەبیت و ئاگاداری بە خۆداچوونەوە و بە دوواداچوون لە بۆ کار و کردەوەکانی خۆی نەکە، ئەوە پاش چەند ساڵێک دەبینی کە سەری لە شوێنێکی زۆر خراپ دەرچووە. یەکێک لە هۆکارەکانی تری بەردەوامی و خۆڕاگری هاوڕێی چاکە، لەگەڵ کەسی چاک و لەگەڵ هاوڕێ و کەسانی ئیماندار ئینسان بەردەوام دەبیت و بەرەو ئیمان دەچی و سوودیان لێ دەبینی. بە پێچەوانەوە هاوڕێی خراپ و کەسانی خراپ بەرەو خراپەت دەچن. یەکێک لە هۆکارەکانی تری بەردەوامی نوێژکردنە، نوێژی ڕێک و پێک وا لە ئینسان دەکا کاروبارەکانی تری
بە چاکە بڕوات و ئیستیقامە و خۆڕاگەری هەبیتن چونکە نوێش کۆڵەکەی دینە و هەروەها خوای گەورە دەفەرمی ئین الصلاة تەنها عن الفحشاء والمنکر